بناوی خوای گەورە ئامادەبوانی بەڕێز میوانانی ئازیز نوێنەرانی هەردوو کۆمپانیاکانی General Electric و Taurus Energy سلااوتان لێبێ بە خێرهاتنێکی تایبەتیش بۆ هاوڕێی خۆشەویستمان ستیڤ پیتنەر قۆنسڵی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەخێربێتەوە بۆ سلەیمانی بۆ شارە حیاتەکە. ئەمڕۆ دڵخۆشم کە لەم ئێڤنتە بەشدارم لەگەڵ ئێوەی خۆشەویست. خۆشحاڵم بە هاتنی کۆمپانیای General Electric و کە یەکێکە لە کۆمپانیا پێشەنگەکانی بواری بزە لە جیهاندا و پێیان دەڵێم بەخێربێن بۆ ئەم ئیڤنتە و سوپاسیشتانەکەین کە هەمیشە لەگەڵمان بوونە لە هەرێمی کوردستان. لە هەمان کاتە سوپاسی تایبەتی کۆمپانیای Taurus Energy دەکەم بۆ ئەم دەستپێشخەریە گرنگە و بۆ ئەم گرێبەستە ناوازەیی کە لەگەڵ کۆمپانیای GE Verona ئیمزای دەکەن کە توانیویانە نوێترین داهێنان لە بواری بەرهەمێنانی کارەبا بێنە کوردستان و سلەیمانی بکەنە یەکەمین شوێن لە جیهاندا کە ئەم سیستمەی تێدا بەرکارە بێت. ڕاستە ئەم گرێبەستەی ئەمڕۆ هەنگاوێکی گەورەیە بە ئاراستەی بەهێزکردنی شێرخانی کارەبا و گەشەبێدانی کەرتی تایبەت و ئابووری کوردستان، بەڵام لە پاڵ ئەمەشدا نامەیەکی ڕوونە بۆ هەموو جیهان کە کوردستان دەرگای بەڕووی کۆمپانیا گەورەکانی جیهانەوە کراوەیە و دەتوانن ڕووی تێبکەن و بەرهێنانی تێدا ئەنجام بدەن بە یەکەوە هەنگاو بەرەو کوردستانێکی گەشتر و پێشکەوتوتر بنین. بۆ بەندە ئەم گرێبەستە تەنها مامەڵەیەکی بازرگانی ڕوو نییە، بەڵکو ڕوئیایەکی هاوبەش و استراتیژیە بۆ بەهێزکردنی ژێرخانی هەرێمەکەمان. بۆیە وەک حکوومەتی هەرێمی کوردستان دووپاتی دەکەمەوە کە دەرگامان واڵایە بەڕووی هەموو کۆمپانیا جیهانیەکان بەگشتی و کۆمپانیا ئەمریکیەکان بە تایبەت بێن ببینن لەم هەرێمەمان چەند دەرفەتی گەورە هەیە بۆ وەبەرهێنان و گەشەکردن و داهێنان. لێرەدا بە پێویستی دەزانم جارێکی تریش بۆ کۆمپانیا و وەبەرهێنەرەکانی ناوخۆ و بیانی ڕوون بکەمەوە کە ئەولەوێتی ئێمە هەمەجۆرکردنی ئابووری هەرێمی کوردستانە و بەهێزکردنی ژێرخانی هەرێمی کوردستان و سیاسەتەکانیشمان هەمیشە لە پێناوی ئەو ئامانجە بووە. بەڵام دەرفەتێکم بدەنێ تۆزێک لا بدەم لە وتارەکەم و شتێک لە ناخی دڵمەوە بیڵێم چونکە نەیڵێم دڵمەتەکە. ئەمەوێ لێرە سپاسی هەموو ئەو کۆمپانیانە بکەم کە چەندین ساڵە ئیشی جوان و بەهێزیان کردووە لە سلەیمانی و لەم دەبەرە بە تایبەتی. نەیان هێشت ئەو هەموو هێرشە ناڕەوایی کە لەسەر سلەیمانی ئەکرا، ئەو هەموو ڕێکلام و پرۆپەگاندا ناڕەوایی کە لەلایەن میدیای ئۆپۆزیسیۆن و لە ڕێگای هەواڵی درۆ و بە ئاراستەیەکی خراپی سیاسی ئەکرا بەرامبەر بە ئەم شارە تەئسیریان لێ بکە بۆ ئیشەکانیان، تەئسیریان لێ بکە کە خاویان بکاتەوە لە ئیشکردن لە کوردستان و لە سلەیمانی بە تایبەتی. توانیان وا بکەن سلەیمانی ببێت بە پێشەنگ لە ئاوادانکردنەوە لە سەرتاپای عێراق. ئەو هەموو پرۆژانە کە ئێستا ئەیبینن هەمووی دەرەنجامی هەماهەنگی حکوومەتی خۆجەیی و کۆمپانیاکان و ژوورە بازرگانیەکانە. و لێرەشەوە ئەمەوێ سوپاسی کاک شێخ سەعد و کاک شێخ فاخر و بنەماڵەکەیان بکەم کە خۆشیان نمونە بوونە لەو پێشەنگیە و لەو گوێریە و لەو ئاوەدانیە. چونکە ئەگەر بە قسەی ئیعلامیان بکردایە ڕایان نەکرد لە وڵاتە، نەکرد ئیشان نەکرد لە وڵاتە. بۆیە سەلماندیان کە سلەیمانی کراوەیە بۆ کارکردن ئاسانە لێرە ئیش بکەیت، دەرفەت زۆرە لێرە ئیش بکەیت و دەرفەتیش هەیە بۆ ئاوەدانکردنەوە و بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و سلەیمانی بە تایبەت. بمبورە یا شێخ ئێستا ئەگەڕێمەوە سەر مەوزوع. بەڕێزان، لەڕێی ئەم گرێبەستەی ئەمڕۆ بۆ کاری پێکەوەی نێوان هەردوو کۆمپانیا لە داهاتوودا دەتوانرێ کارەبای یەک لە سەرسەی هەموو کوردستان بەرهەم بهێنرێت. بەمەش تەواو نزیک دەبینەوە لەوەی کە بەپێ
دڵڕاوکێ بگەینە کوردستانێک کە 24 سعات کارەبای هەبێ بە بێدابڕان. ڕاستە ئەمە هەنگاوێکی گەورەیە بە ئاراستەی پتەوکردن و بەهێزکردنی ژێرخانی کەرتی کارەبا لە ڕێگای نوێترین تەکنۆلۆژیای سەردەمەوە، بەڵام بۆ بەندە ڕووی تری هەیە و هیچی لە بەرهەمهێنانی کارەبا کەمتر نییە. بەپێی ئەم گرێبەستە ئەندازیار و کادرە هونەریە خۆماڵیەکان دەچنە چەندین پرۆگرامی ڕاهێنان و تواناسازی لەلایەن کۆمپانیای جەنەڕەڵ ئەلێکتریکەوە لەسەر سیستمە نوێ جیهانیەکان. بیرمان نەچێت کە هێزی کاری شارەزا گەورەترین سەرمایەیە بۆ هەر وڵاتێک. ئەمە جگەلەوەی کە پرۆژەیەکی گەورە و استراتیجیە، دەرفەتێکی شەدات بۆ گەنجەکانمان هەلی کاریان بۆ بڕەخسێنرێت و ڕابهێنرێن لەسەر سیستمی نوێ و سەردەمیانە. بەڕێزان، ئەوەی جێی دڵخۆشیە ئەوەیە کە دەبینین خۆشبەختانە وەبەرهێنەران و کۆمپانیەکانی هەرێمی کوردستان خاوەن خەون و ڕوئیای گەورەن. ئەوان دەیانەوێ ژێرخانێکی پتە و بۆ ئابووری هەرێمی کوردستان بەگشتی و لە کەرتی کارەبا بە تایبەتی بنیاد بنێن. بەو هیوایەی لە داهاتوودا نەک تەنها کارەبای شار و شارۆچکەکانی کوردستان بەڵکو هەندێک کارەبا بەرهەم بهێنین بەشی شارەکانی تری عێراق و حتا مەجالی هەناردەی کارەبای دەرەوەشمان هەبێت. ئەوەی لەسەر ئێمەیە وەک حکوومەت هەموو کاراسانیەک بۆ کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان بکەین، بەڵام هاوکات لەگەڵ ئەمەشدا سیاسەتی ئێمەیە لە بەرهەمهێنانی کارەبا پشت بە وزەی پاک و هەروەها ئەو جۆرە لە وزە ببەستین کە زیانی کەمترە بۆ ژینگەی کوردستان. هەر بۆیە ئەولوێتی ئێمە بۆ گازی کوردستان بەکارهێنانیەتی لە بەرهەمهێنانی کارەبا و هەروەها دابینکردنی گازی پاک بۆ کارگەکانی کوردستان. لە کۆتاییدا جارێکی تر پیرۆزبایی دەستخۆشی لە هەردوو کۆمپانیا دەکەم، سوپاسیانەکەم بۆ ئەم هەنگاوە گرنگە. هیوادارین و دڵنیاشم ئەم گرێبەستە هاندەرێکی گەورە دەبێ بۆ کۆمپانیا گەورەکانی دیکەی جیهان کە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکانمان بەشدار بن لە پرۆسەی گەشەپێدانی کوردستان لە هەموو بوارەکاندا. دڵنیابن بە یەکەوە هەنگاوەکانمان بەردەوام دەبن بەرەو کوردستانێکی ئاوەدان و پێشکەوتوو و ئارام. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن، بەخێر بن دووبارە سەرسەر و سەرچاوم.